گەوهەری نادیاری نێو ئەدەبی کوردی دایە زەینەبی شاعیر و نووسەر، ناونیشانی دووەمین دیداری زانستی سەنتەری مەلای گەورە بۆ توێژینەوە و زانستی و بەشی زمانی کوردی زانکۆی کۆیە بوو کە لە هۆڵی سەرۆکایەتی زانکۆی کۆیە بە بەشداری چەند هونەرمەندێکی دیاری کوردستان و ژمارەیەک لە ڕۆشنبیران و نووسەران بەڕێوەچوو. ئەوانە هەریەکیان قسە لەبارەی شعر و یادگاریەکانیان لەگەڵ بنە ماڵەیە دەکەن و دواتر مامۆستایانی ئێمە لە بەشی زمانی کوردی بە چەند توێژینەوەیەکی ئەکادمی لەبارەی شعرەکانی شاعیرەوە قسە دەکەن. مامۆستایانی دەرەوەی زانکۆمان لە سۆران، لە هەولێر، لە سلێمانی، لە زۆربەی زانکۆکانی تر ئەگە ناوەکان هەموو نەتوانین بژمێرین، هەمویان لێرە وجودیان هەیە، خوێنکارانمان لێرەن. دەمانەوێت ئەو گەوهەرەی کە وردە وردە دەردەکەوێت زیاتر دەری بخەین. بەشداربوانی دیدارەکە بە گرنگیەوە باز لە ڕۆڵی زەینەبخان و بنەماڵەکەی دەکەن کە لە ڕابردوودا سەرەڕای نووسین و بەشداری کارای سیاسیانەیان پاڵپشتی جوڵانەوەی ئازادیخوازی گەلی کورد بوون. گەلی کورد هەموو بە جوانی ئەزانن کە ئەمانە شیاوی زۆرتر لەوەن کە لە کۆنفرانسێک و کۆبوونەوە کۆڕێکە باسی بکرێت. هیوادارم کە ئەو ڕەوشتەی کە ئەوان دایانناوە، دڵدار و خوشکەکەی دایناوە، باوکی دایناوە لە کۆمەلگای مەدەنی ئێمە بۆ دروستکردنەوەی کۆمەلگایەکی مولسەجل کەلکی لێ وەربگرین. ئەو خاوەن دیوانێکی شعرە، ئەم دیوانە شعرە کە بەو دوایان چاپکراوە لە 2008ەوە، ئەمە دەسەلمێنێ کە خاوەن زمانێکی پاراو بووە بە داڕشتێکی زۆر پەتی و جوان و ڕێک و پێک هاتووە و بێزگە لە چەندین بەرهەمی ترکە لە دوای بخۆی و بەزێشتووە و ئەوەی گرنگە ئاماژەی پێ بکەن لە ڕووی ئەدەبیەوە کە زەینەبخان زمانزانێکی چاک بووە، ڕۆشنبیرێکی چاک بووە و ڕۆشنگەریەکی چاک لەلای هەبووە. لە دووەمین دیداری دایە زەینەبی خادم سوجادا 3 پانێڵ لەسەر گرنگی کەسایەتی زەینەبخان و ڕۆڵی لە ئەدەبی کوردی و نووسین و بەرگریکردن لە مافەکانی ژنان لەلایەن هونەرمەندان و نووسەر و مامۆستایانی زانکۆ پێشکەشکران. توانە عومەر، کورسات نیوز، کۆیە.